بەرنامەی شەوچەرەی سلێمانی. شەوچەرەی سلێمانی لە سەدەی 20دا. رادیۆی سلێمانی دەنگی مەڵبەند لە وەرزی زستاندا بەرنامەیەکی کلتوری و فەرهەنگی هەمەجۆر دەربارەی شاری سلێمانی پێشکەش دەکات. لەم بەرنامەیەدا هەموو کەسایەتیە ناودارەکانی شاری سلێمانی بەرز ڕادەگیرێت، هاوکات بەناو هەموو چین و توێژەکانی کۆمەڵدا ڕۆدەچێت. بە شێوەیەکی زانستی و فەرهەنگی هەموو بوارەکانی ژیانی دانیشتوانی شاری سلێمانی لە سەدەی 20دا تاوتوێکات. شەوچەرەی سلێمانی هەر شەوە ڕاستەوخۆ میوانداری کەسێکی ناوداری سلێمانیەکات، بەدەم قسەی خۆش و نەستەقەوە چاو باسوق و سجوق دەخۆن و بەسەرهات و یادگارەکانی ئەو سەردەمە دەژێڕنەوە، ناو بەناو بەستەیەک یا مەقامێکیش دەچڕن. بەرنامەی شەوچەرەی سلێمانی مێژووی بزوتنەوەی شۆڕشەکانی کورد و شۆڕشگەران بەرز هەڵ دەسەنگێنێت، هەروەها سنووری جوگرافی سلێمانی لە ساڵە جیاوازەکان دەخاتە ڕوو. بەرنامەی شەوچەرەی سلێمانی شەوانی یەکشەمان و پێنجشەمان لە کاتژمێر 8 شەو ڕاستەوخۆ دێتە خزمەتان. میوانی بەرنامەی ئەم پێنجشەمەی بەرنامەی شەوچەرە 4/2/2010 شاعیری گەورەی گەلەکەمان مامۆستا شێرکۆبێ کەسە تەوەری سەرەکی بەرنامەی ئەم جارەی شەوچەرە گفتوگۆی لەسەر ڕۆڵی شێعر و شاعیران لە بزوتنەوە و ڕاپەڕینەکانی سەدەی 20دا. بەرنامەی شەوچەرەی سلێمانی. ئەم کاتە و گشت کاتێکتان باش بیسەرانی بەڕێز و خۆشەویست هەموو شەیەکتان هەر شادی و خۆشی بێت. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی تری بەرنامەی شەوچەرەی سلێمانیدا دێمەوە خزمەتتان بەو هیوایی جێگەی ڕەزامەندی و خۆشحاڵی هەموو لایەکتان بێت. ئازیزان خۆشەویستان، میوانی ئەم جارەی بەرنامەکەشمان شاعیری ڕووناکبیری ناوداری گەلەکەمان مامۆستا شێرکۆبێ کەسە. ئەو شاعیرە گەورەی بۆتە جێگەی شانازی هەر تاکێکی ئەم گەلە. تەوەری بەرنامەکەشمان ئاوردانەوەیە لە مێژووی ئەدەبیات و شاعیرانی دێرینی گەلەکەمان بە تایبەتی شاعیرە ناودارەکانی شاری سلێمانی هەڵمەت و قوربانی. هەروەها کاکە جەزای هونەرمەند پەروەر، کاکە جەزای هونەرمەندی میلی شارە حیاتەکەمان کە وەک هەر کوردێکی خەڵکی ئەم شارە خۆشەویستی سلێمانی پەرکە زێڕینەی کوردستان تاجی هەژاندووە و بەردەوام هاوکاری هەمیشەیمانە لە بەرنامەی شەوچەرەی سلێمانیدا. ئەم شەو کاکە میدیای گۆرانی بێژ و خۆشەویستی داوەت کردووە کە من دڵنیام ئەم شەو ئێمەش و بیسەرانیش بە گۆرانی خۆشەکانی دڵخۆش ئەبین. من بە ناوی ستافی ئەم بەرنامەیەوە زۆر بەگەرمی بە خێراتنی هەردوو میوانی خۆشەویست شاعیری گەورە مامۆستا شێرکۆبێ کەس و هونەرمەندی دەنگخۆش کاکە میدیا حسێنەکەین. هەردووکتان زۆر بەخێر بێن مامۆستا شێرکۆبیان کار میدیا. بەڕاستی بەرنامەکەتان ڕازاندەوە دووبارە بە خێراتنتانەکەم. بیسەرانی ئازیز ئەم شەو ئەبینە میوانی ماڵەکانتان و لە دەنگی ڕادیۆ جوانەکەی مەڵبەندەوە تێشویەک لە مێژوی ئەم شارە جوانەتان بۆ ئەکەینە هەوێنی شەوچەری ئەم شەومان. بەردەوام ئەبین لەگەڵتان بەو هیوایی بتوانین لەگەڵ کاکە سوورێنی خۆشەویست لە بەشی کۆنتترۆل بەرنامەی ئەم شەو شەوچەری ئەم شەومان جێگەی خۆشحاڵی ئێوەی بیسەری بەڕێز بێت. ئەمەوێت پێتان ڕابگەێنم ئەم بەرنامەیە کە قادرۆک ئامادەی دەکات و بەندەی مخلیستا محەممەد ڕەزا بە هاوکاری کاکە جەزای ساز پێشکەشتانی ئەکات. بفەرمون با هەمومان پێکەوە جومان لە بەرگە و بابەتەکانی بەرنامەی شەوچەری ئەم شەومان بێت. مامۆستا گیان سەرەتا دێمە لای جەنابێت، ئێمە زۆر خۆشحاڵین بەڕاستی ئەم شەو ئێمە شاگەشتکە بووین کە جەنابەت لێرەی وەک شاعیرێکی گەوری ناوداری ئەم گەلە وەک شێرکۆبێ کەس کە کەسێک نییە شێرکۆبێ کەس نەناسێت. ئێمە ئەم شۆ شەرەفی گەوریمان پێبەخشراوە کە جەنابەت میوانی ئێمەی، بۆیە ئێمە پێمان خۆشە سەرەتایەک لە ژیانی خۆت و لە ئەو شارە جوانانەی کە پێشکەش بە گەل و نیشتیمانەکەت کردووە بۆ ئێمە شو بۆ بیسەرانی بەڕێزیشی ئاماژە پێ بدەیت. سپاستانەکەم. دیارە منیش لە لای خۆمەوە پێخۆشحاڵم کە ئەم شەو لەگەڵیەوە بەشداری لەم بەرنامە جوانەیە کەم، بەڵام مەسەلەن خۆم نیم و شعری خۆم نییە. ئەوەندەی کە ڕەنگە گەشتێ بێ بەناو شار و ئەدەبیاتی کوردیا بە شێوەیەکی گشتی. دیارە سەرەتا ئەمەوێت لە ڕێی ئەم بەرنامەی شەوچەرە جوانەوە
ئەوە بە گوێگرانی هێژار ڕابگەێنم باسکردن لە شعر و ئەدەبیاتی کوردی بە تایبەتی لە مەڵبەنی سلێمانیە باسکردنێکە لە قوپۆپی زۆری لە ئەبێتەوە. ڕەنگە نەتوانم حەقی تەواو بەو شاعیر و نووسەرانە بدەم کە ئەبنە چرای ئەم شەوچەرەیە. دیارە بێ سەرەتا بگەڕێمەوە بۆ سەرەتای دروستکردنی ئەم شارە و بەردی بناغەکانی ئەم زمانە کە سێگۆشە زێڕینەکەی ئەمارەتی بابان واتە نالی و سالم و کوردی بنچینەکەیان دانا و داڕشت و ئیتر لەو ساوەتە ئەم ساتە ئەم زمانە بۆ بە تاجی کولتور و زمانی داهێنانی سەدان شاعیر و نووسەر و ڕۆژنامەوان و مێژونووس. بەڵێ بەر لە نالی و سالم و کوردیش لە ئەدەبی زارەکی و شعری میلیە ئەم زمانە لە درەوشانەوە دابووە بە تایبەتی لە شعرەکانی عەلی بەردەشانیە. وەلێ ئەم زمانە نەبوو بە زمانی ئەدەبی تا نالی و سالم و کوردی پێیان نەنووسی. لە قەڵەمی ئەوانەوە ئەم زمانە جاڕێکی تر لە دایک بووە، چونکە بۆ یەکەم جار لەم دەڤەرەی کوردستانە لە بەشێکی زۆری ئەم باشوورەدا ئەم زمانە بوو بە زمانی ئەدەبی و زمانی دەسەڵاتی ئەمارەتی بابان چ لە ڕووی ئیداری و چ لە ڕووی بەکارهێنانی لە بوارەکانی ترە. هەڵبەت ناتوانین دەوری لەبەر چاوی حەزرەتی مەولانە خالدی متەجەدیدی نەقشبەندی لە بیر بکەین کە خۆشی هەر بەم زمانە شعری نووسی. هەڵبەت لەم بەرنامەیەدا ئێمە ناتوانین هەرچی شاعر و نووسەرە یەک لە دوای یەک بەسەریان بکەینەوە. بۆیە من لای خۆمەوە تەنها لەسەر ئەو شاعر و نووسەرانە زیاتر ئەوەستم ئەوەندەی بتوانم کە ئاسەوارێکی شعری و ئەدەبی نەمریان دوای خۆیان جێهێشتووە، چ لەو سەرەتایەدا و چ دواتر تا ئەگاتە سەرەتای سەدەی 20 و هەندێ بەرەو ژوورتر. بۆیە لە جێگەی خۆی دایەتی لە حەزرەتی نالێەوە دەست پێ بکەم کە لە سێ کوچکەی زێڕینا بەلای منەوە ئەستێرە هەرە گەشەکەیانە. پێوانەی منیش بۆ ئەمە ئاستی هەرە باڵای شعریەتە لە دەربڕینی هونەریە. ناشکرێ ئاماژەیش بۆ نەکەم کە فەساحەت و بەلاغەتی مستەفا بەیجی کوردی لەلایە گومانی تێدا نییە، هەروەها بەلای منەوە سالمیش خاوەنی تایبەتمەندی خۆیەتی، چونکە توانین بڕین کە لەم ناوچەیە یەکەم شاعیرە کە بەردی بناغەی شعری نیشتیمانی و بەرگری داناوە، خۆی بە چاوی خۆی داگیرکاری و زەڵم و زۆری ئەو داگیرکارانەی بینیوە. واتە نالی واتە ئەو مەلەوانە شاعری هەمیشە بەرەو قوڵای ڕۆشتووە، ویستێتی و توانیوێتی گەوهەرەکان لەو قوڵایانە بدۆزێتەوە. نالی هەرگیز لە تەنکەبواری زمانە نەبوو و خۆی لێ نەداوە. بە پێ پێوانە ڕخنەیە کلاسیکەکان نالی لە وەستا هەرە شارەزەکانی سنعەتی لەفزی بووە کە ڕەنگە ئەمڕۆ ئێمە ناوی فانتازیا و ستاتیکای شعری لێ بنین. هەرەکو خۆی ئەڵێ ئەو هەزار داوی زمان و هونەری بۆ خوێنەران و شاعران ناوەتەوە. دیارە دوا بە دوای نالیش ئەبێ بێمە سەر ئەگەر فرسەتە بێمە سەر کۆمەڵێک لە هەرە جونگە پشندارەکانی وەکو مەحوی بەلای منەوە طبعا لە هەر لەم دەڤەرەدا بەرەو خوار بەرەو لە حاجی قادری کۆیی دوایی لە سەرەتای سەدەی 20 گەڕانەوە بۆ لای شاعری هەرە گەورە و دانەری زمان نوێمان پیرەمێرد و هەروەها گۆران و هەروەها لە شعری نیشتیمانیا بێکەس ئەوەندەی کە دەرفەتە بێ. دیارە باسکردن لە نالی وەختێکی زۆری ئەوێ، بەڵام بەلای منەوە شعری نالی لەو شعرانەیە کە سەرەتایەکی گەورەی دانا بۆ مەسەلەی نووسینی هونەری شعری. ڕاستی ئەوەندەی کە نالی بە شوێن فەنتازیای شعر و سنعەتی لەفزیدا گەڕاوە کەمتر خۆی لە بواری تەنوک و سەرزارێکی داوە، بەڵام معنایەوە نییە کە شعری نالی نەگەیشتۆتە کەس. تێگەڕای شعری کلاسیکی ڕاستە لە زمانی سەرشەقام و ناوماڵان و خەڵکیەوە تا ڕادەیەک دوور بووە، ئەم زمانە نەهاتە خوارەوە بۆ ناو خەڵکی تا سەردەمی پیرەمێرد و گۆران. بەڵام لە هەمان کاتە نالی توانین بڵین دڵی سلێمانی ئەو سەردەمە بووە و لە کاتێکیشا کە سلێمانی بەجێ هێڵێ و بەرەو غوربە دەڕوا
غەریبی و تاراوگە لەوێ بە تەواوی ئەیسووتێنێ و ئەمەش لە شعرە بەناوبانگەکەی بادی خۆشمرورە دەرەکەوێت کە لەوێەوە بۆ ڕفیقی خۆی سالمی شاعری نردووە. دیارە من بۆ خۆم پێم وانییە کە نالی ئەم دیوانەی کە ئێستا هەیەی تەنها ئەو شعرانەی هەبوو بێ، بەڵام لە غوربەت و دەربەدەیە من پێم وایە ئەو شعرانە بێفەوتا بێ. ئەژینا نالیەک کە کاتێک لە سلێمانی بووە و تا شامیش ینی لە شعر نووسین و لە ئەمانە کەوتبێ بۆچی لە دوای ئەوە ئەبینین هیچ شتێکی نالی دیار نییە. بێگومان ئەم دیار نەبوونە هەر بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە لە تاریخی ئێمە نەهامەتی و ناخۆشیەکان ئەوەندە زۆر بوون، هەموو فەوتانی شتی ئەدەبی و هونەریشی لەدوا بووە. سا لە گۆرانی کوردیە ئێمە حی ناسرە بیسین، بەڵام حی ناسر هیچ شتێکی لەدوا خۆی بەجێنێشتووە. ئەمە لە وەختێکا بووە کە لە سەردەمی بابانەکانە حی ناسر یەکێ بۆ لە هەرە دەنگخۆشەکانی ئەم شاری سلێمانیە و باس کراوە و لە هەموو مەجلیسە گەورەکانە گۆرانی وتووە، بەڵام حی ناسر هیچ شتێکی دیار نییە. هەروەها بینین لە فترەیەکە فتەیەکی تریش هاتە حاجی قادری کۆی تەنانەت ئەویش من بڕوام وایە کە ئەبێ شعری دوایە و غوربەتە هەر نووسی بێت. ینی بە کورتی نالی شعرەکانی ئەمەندە قوڵن، شعرەکانی ئەمەندە وردن کە پێویستی بە لە سەروەسانە. دیارە بەلای منەوەی لە باشترین ئەوانەی کە توانیوانە باسی نالی بکەن لە سەردەمی تا زەمانە بێگومان مەسعود محەممەد بووە و لە دوای ئەو لە سەردەمی هەرە تا زەمانە لە ئیستا دوو قەڵەمی زۆر تازەخواز و نوێخواستوانیوانە لە شعری نالی بکۆڵنەوە کە گەشتێکیان ڕێبوار سیوەیلیە بە تایبەتی لە کتێبی نالێکەیە و هەروەها مامۆستا فازیل مامۆستا جەعفەر یەکێکە لەوانەی کە کۆمەڵی وتاری زۆر جوانیە. تەمانەوە بە معنای ئەوە نییە کە کەسانی تر باسی نالیان نەکردەوە، بەڵام بەلای منەوە نرخی ئەو لێ کۆڕینەوانەی لە مەسعود محەممەدەوە تا ئەگاتە سەر مامۆستا فازیل جەعفەر و هەروەها مامۆستا ڕێبوار سیوەیلی لە شتە هەرە نایبەکان. مەسەلا بۆ نمونە ڕێبوار سیوەیلی لە کتێبەکەی خۆیان بە ناوی کتێبی نالیەوە بۆ یەکەم جار لە توێژینەوەیەکی هونەری زانستیدا باس لە نالی ئەکا لە ڕووی بەستنەوەی شعرەکانی نالیەوە بە میتۆلۆژیاوە کە ئەمە خۆی بۆ خۆی ینی بابەتێکی تازە بوو بۆ ئەو سەردەما و توانیوێتی دووسێ قەسیدەیە بە تایبەتی ئەو قەسیدەی ئەیبادی خۆشبڕووی کە لە غوربەتە نالی گەورە نووسیوێتی لەو قەسیدەیە بکۆڵێتەوە. دیارە کتێبەکەی ئەو ینی نزیکەی دەوری 335 لاپەڕەیە کە تەنها بۆ ئەم شعرە و پێم وایە چەند پارچەیەکی تری کتێبەکەی تەرخان کردووە و دیارە شارەزایانی تر و ڕەخنەگرانی تریش کەم تا زۆر خۆیان لە شعرەکانی نالی داوە، بەڵام ئەو قوڵاییەی کە لە خوێنەوەکانی مەسعود محەممەدا هەیە و هەروەها ئەو قوڵاییە زۆر تازەیی کە لە دیراست لێکۆڕینەوە تازەکەی ڕێبوار سیوەیلی و وتارەکانی کاک فازیلا هەیە بەش بە حاڵی خۆم لەوانە قوڵترم نەبینیوە. بەڵام مانای وانییە ئیسا لە یادەوەری منە هەچی ئەوانەی نووسیوانە لەسەر نالی بیان سەرمەوە. تەنها بۆ ئەوەی ئاماژە بدەم بە چەند نووسینێکی باش کە دەربارەی نالی وتراوە. دیارە وەکو هەموومانە ئیزانین یەکێک لە گەورەترین شعرەکانی ئەو لە قەسیدەی کە قەسیدەی ئەو قەسیدەی کە نالی لە غوربەتەوە نووسیوێتی و کوتمان بۆ سالم تا لە مەشهورترین لە بەناوبانگترین شعرەکانی ئەوە لەسەر وەستانی زۆرە پێم وایە ئەتوانرێ
لە زۆر گۆشەوە تەماشای ئەم شارە بکرێت ئەنی وەکو چۆن لە ڕووی میتۆلۆژیاوە تەماشاکرێ ئەتوانین دیراسەمان هەبێ لە ڕووی مەسەلەی نەتەوەییەوە تەماشای بەزمان مەسەجان ئەتوانین بە دەنگە خۆشەکەی جەنابەت بۆ ستایلە جوانە جومان لێبێ چەند بەیتێکی ئەخوێنمەوە ئێمە خۆش هینەکە قەسیدەکە تا ڕادەیەک درێژە بەڵام هەوڵەتەم یعنی چەند بەشێکی بتوانم بخوێنمەوە. قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مەرور ئەی پێکی شارەزا بە هەموو شاری شارە زور ئەی لوتفەکە خەفی و هەوا خواه و هەم دەمە وەی سروەکە بەشارەتی سەرگۆشەی و حەزور ئەی هەم میزاجی ئەشتی تەڕ و گەرمی عاشقان تۆفانی دیدە و شەرەری قەلبی وەک تەنور گاهێ دەبی بە ڕەوح و دەکەی باوەشێنی دڵ گاهێ دەبی بە دەمدەمێنی دەمی غرور مەحوی قەبولی خاتری عاقل شەمیمتە گەردی شیمال و جێژی جەنوب و کزەی دەبور سوتا ڕاقی خانەی سەبرم دڵ و دەروون نەیماوە غەیری گۆشەی ذیکرێکی ئاسەبور هەر هەم عنانی ئاهم و هەم ڕیکانی ئەشک ڕەحمێ بەم ئاه و ئەشکە بکە هەستە بێ قسوور وەک ئاهگەم دەوان بە هەتا خاکی کۆی یار وەک ئەشکەکەم ڕەوان بە هەتا ئاوی شیوە سوور بەو ئاوە خۆ بشۆ لە کودوراتی سەرزەمین شاد بن بە وەسڵی یەکدی کە تۆی تاهر ئەو تەهور ئەمجا مەوەستە تا دەگەی عەینی سەرچنار لێڵاوی دانەهات ئەمجا مەوەستە تا دەگەی عەینی سەرچنار ئاوێک کە پڕ لە نار و چنار و گوڵ و چنور چەشمێکە میسلی خۆر کە لە سەد جێبە ڕۆشنی فەورانی نوری سافە لەسەر بەردی وەک بلور یا عەکسی ئاسمانە لە ئاوێنەداکەوە ئەستێرەکانی ڕابکشێن وەک شەهابی نور یا چەشمە سازی خاتری پڕفەیزی عاریفە یەنبوعی نورە دابڕژێنێ لە چێوی توور دەموت دووچاوی خۆمەگەر بەترەجۆی بێ عەشق نەبایەت تیژ و بێ ئەمەر و گەرم و سوێر و سوور داخل نەبی بە عنبەری سارای خاک و خۆڵ هەتا نەکەی بە خاکی سولەیمانیە عبور یعنی ڕیاضی ڕەوزە کە تێدا بە چەندەمێ مشکین دەبێ بە کاکۆڕی غیلمان و زۆڵفی حور خاکی مزاجی عنبەر و داری ڕەواجی حور بەردی خەراجی گەوهەر و جێباری عەینی نور شامی هەموو نەهار و فسوولی هەموو بەهار تۆزی هەموو عەبیر و بخاری هەموو بخور جارە تا و شوێنەی کە
ئیتر ئەپرسێ پرسیارەکانی دەست پێکە سێرێکی خۆش لە چیمەنی ناو خانە قاپکە ئایا ڕەبیعی ئاهووە یا چاویری ستور سەبزە دە دەوری گوڵتەڕە وەخەتی ڕوویار یا پوشی وشک و زورە وەکو ڕیشی کاکە سوور قەلبی منەوەرە لە حەبیبانی نازەنین یا وەک سەقەر پڕە دە ڕەقیبانی لەندەهور دەستبەندیانە دێن و دەچن سەر و نارەوەن یا حەلقانە سۆفی ملخوار و مەندەبور مەیلێ بکە لە سەبزە درەختانی مەدرسە ئەوراقیان مقدمەی شینە یا نەسوور حەوزی پڕی کەنائبی دیدەی منن لەوێ لێڵاوی داناتووە وەک سەیلی شیوە سوور ئیستەش کەناری حەوشەکە جێی باز و کەوشەکە یاری تیایە یا بووەتە مەعرەزی نفور چارێ بخە لە سەبزە و سێرابی دایرە جێجەڵوەگاهی چاوەکەمە نەرمە یا نەزور تخوات فەزای دەشتی فەقەکان ئەمێستەش مەحشەر میسالە یا بووەتە چۆری سەلم و تور ئەم بەشەی دواییشێ خوێنمەوە واصل بکە عەبیری سەلامم بە حوجرەکەم چی ماوە چی نەماوە لە هەیوان و تاق و ژوور ئەو غاریارە ئێستا پڕ ئەغیارانە خۆ هەر غاریارە یا بووەتە غاری مار و مور زارم وەکو هیلال و نەحیفم وەکو خەیاڵ ئایا دەکەومە سەرزار و بە دڵدا دەکەم خوتور لەم شەرحی دەردی غوربەتە لەم سۆزی هیجرەتە دڵڕەنگە بێ بە ئاو بە چاوا بکە عبور ئایا مەقامی ڕوخسەتە لەم بینە بێمەوە یا مەسلحەت تەوەقوفە کا یەومی نەفخی سوور حاری بکە بە خوفیە کە ئەی یاری سەنگ دڵ ناری لە شەوقی تۆیە دەنێرێ سەلامی دوور دەنگت خۆش بێ ئەخۆ مامۆستا گیان وەلو ماندووشی بەڵام ئێمە تەوەرەکەمان خۆ دەزانی وەڵی بەداخەوە بێ ماندووت بکەین مامۆستا گیان تۆ باسی نالی و سالمت کرد لەگەڵ کوردی باشە ئەوە تێشوویەک لە خەباتی شعری و ئەو پەیوە جوانانەی حەزرەتی نالیمان لە جەنابتەوە بیست ئەی سالم بە چ شێوازێک تۆ جەنابت وەستیەکەی ئەخە مەسەلە سەرچاوەیە بەڵێ یعنی لە ئیستا و بەم پەلەپەلە ئێوە جوابتان هێژێڕایەوە هەر هەندێک فریاکەوتم بەڵێ ئەجنا لە ڕاستیە ڕاوەشان لەسەر سالم و لەسەر کوردی بەڵێ ئەبوایە ئەوانیش نمونەی شعری ئەوانیشم پێ بووایە بەس تەنها من لە وتارەکەمە ئەو سەرەتایی کە نووسیم ئیشارەتم پێدان دیارە سالم بە چاوی خۆی داگیرکاری عوسمانیەکان و ڕۆمەکانی وەکو وتراوە بینیوە لەبەرەوە ئەو زامە گەورانەی کولاوەتەوە تا لە وەڵامەکەیە بۆ حەزرەتی نالی دەستنیشانی کۆمەڵێک لەو شتانەکە بەڕاستی من نەمتوان یەرۆک و تیشم لە سەرەتاوە هەرچی تۆ دەست خۆش بێ و شعرە زۆر باش مەبەستم زیاتر باسکردنی سالمیشە بە هەمان شەوی حەزرەت نیە دەستت خۆش بێ بەست بۆی وچانێکیش بێن بە جەنابەت ئەگەر جەنابەت پێت خۆش بێ ئێمە بابەتێکمان ئامادەیە چیرۆکنووس و ڕۆژنامەنووس مامۆستا برای محەممەد بەدەمی لانەخان بە هەمومان جومان لێبێ لەگەڵ بەسەرانی بەڕێز و خۆشویستە دەتوانین تێکەڵ قسە بکەین بگەڕێنەوە بڕۆین بێنەوە پێش بڕۆینەوە بەدواوەساجان تۆ چۆن پێت باشە ئێمەش لەگەڵ تا بۆ شێوەیە خۆمان بە یەک خەتەوە نەبەستینەوە زۆر باش
ئەگەر کاکە سوورەن ئامادە بێت لە کۆنتڕۆڵ ئەو بابەتەمان بۆ ئامادەکرا. چیرۆکنووس و ڕۆژنامەنووس ئیبراهیم ئەحمەد ناسراو بە بلا. نجد كريم طرلق زندگی وزان ندواني واقع كد نبي أكد بينو أكد أبي أكد بينو أكد أبي. ئیبراهیم ئەحمەد لە ساڵی 1950 لە سلێمانی لەدایک بووە. بەشتێکی منداڵی لە گەڕێکی دەرگەزێن بەسەر بردووە، ماوەیەکیش لە گەڕێکی سابونکەران شیاوە. ساڵی 1937 لە بەغدا کۆلیژی حقوقی تەواو کردووە و لە ساڵی 1942 بۆ ساڵی 1944 حاکم بووە. ئەو ساڵی حقوقی تەواو کرد، ناملکێکی بڵاو کردەوە بە ناوی ئەلئەکراد والعەرەب کە باسی لە پەیوەندی نێوان هەردوونەتەوە و ئاستۆی هاوکاریان دەکا. لە نێوان ساڵەکانی 1939 بۆ ساڵی 1949 بە هاوکاری خوالەخۆشبوو عەلاءەددین سوجادی گۆڤاری گەلاوێژی لە بەغدا دەرکرد. ئەو گۆڤارە سەردەمێکی زێڕینی لە ژیانی ئەدەبی و ڕۆژنامەنووسی کوردیدا هێنایە پێشەوە و زمانی کوردیشی لەدەڵ پێدەڵپاک کردەوە. ئەگەر بەراوردێک لە نێوان زمانی کوردی لە سەردەمی گەلاوێژ و زمانی کوردی سەردەمی شێخ مەحموود بکەین، ئەو جیاوازیە لە ڕێنووس و بە کوردی تەتینووسی و ڕەوانی داڕشتندا باڕوونی دەبینین. گەلاوێژ جگە لەوەی بووەری لە بەردەمدا هێنەران زەفتان بۆ بڵاوکردنەوەی بەرهەمیان و گەیاندنی دەنگیان بە هەمان شێوە پردێکی باشیشی دروست کرد بۆ گەیاندن ناساندنی ئەزموونی ئادەبی میلەتانی تر، ئەویش لە ڕێی وەرگێڕانەوە کە ئیبراهیم ئەحمەد پێشەنگی و ئەزمونە بوو. لەوێ جگە لەو بەرهەمانەی خۆی بەسەرەوە بوو، زۆر جار بە ناوی خواردراوەوە بلا، ب، ها، لام، نون، ئەلف نووسینی جۆرە و جۆری بڵاو دەکردەوە. ئیبراهیم ئەحمەد یەکێکە لە پەخشان مستەهارە زیارەتەکانی کورد و ڕووداوی نارەباری خۆمانی و سەباتی چەوساو و هەژاران، نەخۆشی بیرۆکراسی، نرکە و ناپەختی جوتیاران، گەندەڵی سیاسی، ژیانی پەڕمەینەتیشی کورد و پۆڕی سەبات، سینای هەرزیاری ناو شیرۆک و ڕۆمانەنووسانەکانی. لەشێعردا شەفافیتی ڕۆمانسی سەلمانی لە دەوری ئەو وڵاتە ئەساڵەدا بەسن و ئەمەش بەڕوونی لە دەری هیوادا و بەشێکی شێعرەکانی تریدا دیارە. لە ساڵی 1949 ئیبراهیم ئەحمەد پیرە و ڕوانەی بەندیخانەی ئەبوغرێبەیە فرای گەلاوێژ بجێڕیوە و لە ڕێی بەرەو زینداندا فرای گڵاتیریکەوە هێنتووە. جیهانی پڕناکێشمەکێشمی سیاسەت بەدەری بەشێکی پێشوانەی ئەدەبی ئیبراهیم ئەحمەدی فەرش و بڵاو کرد بە پێیوەتی کەماڵێک سکرتێری پارتی دیموکراتی کوردستان بوو. بۆیە دوای ڕۆمانی ژیانیگەل کە بەردی بناغەی ڕۆمانی کوردیدانا ئیسرە سێرەی دەنیستنی کەمترە دەڕۆدەزرێتشانەوە بووە. جانیگەل لە ساڵی 1956 نووسراوە، 17 ساڵ دواتر ئەنجام ناوکرایەوە. ئیبراهیم ئەحمەد جگە چیرۆک و پەخشان شێعر وەرگێڕان ڕۆژمەرمەنووسێکی بەخوارا بوو. جگە لە گۆڤاری گەلاوێژ کە خۆی ساڵی بوو، ساڵی 1958 ئیمتیازی ڕۆژنامەی ئەباتی شێوەر گرت و ماوەیەکی لە بەغدا ڕۆژنامەی کوردستانی کردووە. یەکەم بەرهەم لە ڕۆژنامەیەکیان لە ساڵی 1932 بڵاو کردبوو و جارێک لە لەندەن تریفی کوردستانی چاپبوو کردەوە. زۆر بەرهەمی بڵاوکراوەی ڕۆمانی دەکردووە. لە مەراسیمێکی شکۆداردا جلەی ماترینی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی نەمەر پاشنەوە ڕۆژی ئەمرەی گەنج بە ئامادەبوونی هەڵبژێردان لە سەرۆکی حکوومەتی هەرێم و ئەندامان مەکتەبی سیاسی و بەناوانی خوالیەخۆشبوو وێنەری کۆماری ئیسلامی ئێران و سکرتێر و وێنەرانی ژمارەیەکی زۆر لە حیزبی کوردستانی عێراقیەکان و نیروی زۆر کە بەشێکیشیان لە دەرەوەی هەرێم و هاتبوون
إنه في شيء شهاب لقمة جولان سرتي كورنا فنينها بأخذنا ويشم أهل لقل حيثرو دستي بكر عشان تأتي بلديه وصال ورزلان مستوى ونفسه فما جلال أنا شيء بأوتر كما مستائب أحمد مين فردازي تقول دولة رويس مدرقة في بعد سيزة شناتي كانوا شنكا دشي شوستانه وبا موجوه كانيو لو با وردابو كدبي شوستان نودا ربوري شوهن كندي لمباري شوا أما شيء بوشن برشاري في ممستا إبراهيم فيك أم باوري كدا عن ذات الواقع بەڵێ خۆشەویستان سڵاو دەرگاوانەی دەستە تشکردنی بەرنامەی شەڵچەری سلێمانی مامۆستاکان هێڵمان گوێمان لەو بابەتە بوو بە لانەکان سەبارەت بە مامۆستا بەڵام من حەزەکەم بەر لەو تۆ جەنابێت بچینە سەر لەو بابەتە لطفاً کەم کاری دیارکردن بۆ بڵێت پێت خۆش نییە کار جەزاکان ئەگەر تۆ جەنابێت لەگەڵ کار میدیای نەفرێت ڕاگۆڕینەوە بکەن سەرەتا بەهمان ئەم سۆزۆ خۆشحاڵم کە لەگەڵ مامۆستای ئەکۆبێکەس شاهی ناودار و هەرگەی گەرەکەمان مای فەخر بووین لەگەڵ بیدیا حسین کە بەڕاستی من نامێ وەسفی کاتی میدیا بکەم بۆ شێوەی کە خەڵک بۆ ئێنە خێرپێش هونەرمەندێکی زۆر ڕۆشنبیر و تەنم بڵم شاعیرێکی لیریک و کەسێکی زۆر ڕۆشنبیرە لە بواری مۆسیقا و بە هەڵوێست و شۆڕژێرشە نەک لە بەرەوڕکۆی هەمووکو پێشمەرگایەتی مەدام کۆمنەتێکی زۆری کردووە تێشێکە لەو هونەرمەندانی کە بۆ شاری سلێمانی بەڕاستی جێگە دەستی دیارە بە بەیبەجوانەکانی بە شەجوانەکانی بە هەڵوێستەکانی کاک دەرجان بە خێراتنیشی گەرم دەکەن بەڕوا بە خێراتنی بەرنامەی شەوچەرەی سلێمانی کاک دەرجان من ئەوەندەی بزانم زەنای شەوچەرەی سلێمانی لە سەدەی 20 هەموو کەسایەتیە ناودارەکانی شاری سلێمانی بەرز ڕادەگیرێت بەناو هەمووچی پێشەکانی کۆمەڵدا ڕۆدەچێت بە شێوەیەکی زانستی و فەرهەنگی هەموو بوارەکانی ژیانی دانیشتوانی شاری سلێمانی لە سەدەی 20دا تاوتوێکات شەوچەرەی سلێمانی هەر شەوە ڕاستەوخۆ میوانداری کەسێکی ناوداری سلێمانیەکات بەدەم قسەی خۆش و نەستەقەوە چاو بە سوق و سجوو دەخۆن بە سەرهات و یادگارەکانی ئەو سەردەمە دەژێڕنەوە ناو بەناو بەستەیەک یا مەقامێکیش دەچڕن من ئەوەندەی بیستی بێتم باوکی بەڕێز شەیەکێک گودەواری ئێمە زۆر جەلەم بەنامەی باسی ئەوکەین یەکەم سینەما چێ لە سلێمانی داینا یەکەم ڕادیۆکی هاتە شارەکەەوە بە پێوە بەرنامەی شەوچەری سلێمانی مێژووی بزوتنەوەی شۆڕشەکانی کورد و شۆڕشگەران بەرز هەڵدەسەنگێنێت هەروەها سنووری جوگرافی سلێمانی لە ساڵە جیاوازەکان دەخاتە بەرنامەی شەوچەرەی سلێمانی شەوانی یەکشەمان و پێنجشەمان لە کاتژمێر 8 شەو ڕاستەوخۆ دێتە خزمەتان میوانی شەوچەرەی ئەم پێنجشەمەیە شێخدەرەی شێخ جەلالی حەفید تەوەری سەرەکی بەرنامە ڕۆڵی مەلیک شێخ محمودی حەفید و بنەماڵەی شێخان بەرنامەی شەوچەرەی سلێمانی ئێمە
کردنەوەم لە شەوتان باش بیسەلانی بەڕێز و خۆشەویستی بەنامەی شەوچەری سلێمانی جاریشتری ژاتینەوە خزمەتتان بۆ پێشکردنی ئەڵقەیەکی ترینەوەی بەرنامەی شەوچەری سلێمانی ئومێد دەکەین ساتێکی خۆشی لەگەڵدا بن لەسەر و جێگەی ڕێزامەندی گشتیارتان بن. ئازیزان خۆشەویستان، میوانی ئەم جارەی بەرنامەی شەوچەری سلێمانی زۆر بەڕێز کات شێردارە شێخ جەلالی حەفیدا، کەسایەتی شۆڕژگێر و ناوداری شاری سلێمانی کێکێکە لەو وەجاغزادانەی بەشاری سلێمانیدا وەچەی شێخ محمودی نەمر و حاجی کاک ئەحمەدی شێخ، هەروەها هەردوو هونەرمەندی خۆشەویستی دەنگخۆش کاکە شوانە خنجیرانەکەی مەڵبەندی مەڵبەندەکەی بابانە خۆی کردینەوانی ئەوە پێم بەشە کاک میدیاگە تۆ لەکرد نەتوێت پێم وایە زیاترێت لە خۆشەویستی مامۆستا شێرکۆ نەختی ناساغشم ئەبێ بەڵام ئەبێ هەربێت پێ ناخۆشمەوە کاک شێرکۆ خۆی دەزانێ هەموو جارە زووشمە لە خزمەتی چەندارێکی کاک عیرفان ئەحمەدا سڵاو برزم بۆ ماسەکەم جار نیش ڕۆڵێکی ئەم شاری سلێمانی زۆر بەدەمی بەخێرات سلێمانی بەڕێستان میوانی بەرنامەکەمانەکەین کە سەرەتا ئاماژەمان بەناوەکاندا هەروەها سپاسی بەڵام ئەوەندە دەڵێم منیش لە بەرنامەی ئەم شۆماندا وەکو حاجی تۆفیقی نەمر مامۆستا پیرەمێردی نەمر پیرەمێردی فەیلسوف کە جێپەنجەی ڕەنگینی دیارە بە چالاکیەکان و وزوتنەوەکانی فەڕەنگی و ڕۆژنبیری و جەژنە نەتەوایەتەکانی ئەم گەلەوانیان بە ڕۆژنامەگەری و بە زیندوکردنەوە و بەرزڕاگرتنی یادی جەژنەکانی نەورۆز و سەری ساڵی کوردی ئەم هەمیشە هاوکارم کاتە جەزای سازەکەم کە بەڕاستی هەڵسەرەکەیان چەندەها کەسی تریشن کە ئەوانیش جەپەنجان دیارە و مامۆستامەزەی بۆ کرد کە ئەم شەو ناتوانێت هەمیان ڕزبەند بکەین لای یەکبێکیان بڵێن لەوانە کە ماداغایادی بەخێر شتێکی ئازیزان با سەرەتا بە کورتی جۆمان لە بیرەوەری ژیانی بەهەشتی ذاتی پاکی خوا بە ناوبانگە لە بەرجوانی ڕەنگی ڕێژراوە لەسەر شێوەی سلەیمانی دەڵم لە دوای ئەو لە هەر شوێنە لێم بپرسن پێیان ئەڵێم کوردستانی بەشەڕی بیری ئازادی و چونکە خەڵکی سلەیمانیم بەڕاستی بەرنامەیە کە بەرنامەی شەوچەری زانایان و ڕۆشنبیران ناوێن لە ناو پایتەختی ڕۆشنبیری هەر دوای لە کار لەم سارای ئیشکەی ئەتوانم بڵم ئەگەر کەس نەبیت سەرقافڵەت نەبیت سوارچاکیش نەبیت شتێکیت کە شانازی بەو شتێوە بکەیت بۆ پێی کە دەڵێن سلەیمانی پایتەختی ڕۆشنبیری کاکە میدیاگەنە من زۆر سپاس دەکەین بۆ ئەو وتەجوانانە بۆ پێوەجوانانە بەڵام ئێستا گەر شتێکمان پێشکەش پێ بۆی مامۆستا شێرکۆ حەزی لە هیوادارم کە سەرکەوتوو بێ و دائما ئەمساڵتان زۆر بێ بۆ خزمەتکردنی گەل و نیشتیمانمان و هیوادارم کە دائما پێخۆشن ڕۆژ بە ڕۆژ بەرنامەکەتان بەقوتر و باشتر و ئینتر بکەن بۆی کە خەڵقی شارەکانی کوردستان جێ لێڕابکردنی بە خۆشیەوە بکەن. لەسەر شەریفی جەنابێت میوانمانن لە سەرخەواری قسەکان و تۆ جەنابێت پرسیار و ئەوان لێ بکەیت و خۆیان دعوة بديش استاذ برنامج سجن سرانة كم كها لا حقيقة شو معنا من نمت أنا ما دم برا مراسي بواقم كدوام شو دوهنا مدام دوهنا مدام يعني إذا ما في تعليز زياد ولا يقدر من من هروا بخيراتي كسائتي نوداري كاك شغالات بخير فراسي كاك السلام كم كجنجة شيخين جرمو فراسي هنا من ذلك الزولة كما رازي من المدينة والحسن شيخين كاك السلام كاك شوان جاني بهماشي كاك شوان رازي سنبول جاني هجاني بخودان كوهنا بندي حتاك ومرد لقل هجاني لبخودان أبو نرمندي سربرز وسربلند كاك أحمد شمال كاك هما لزاني ونرمدا چەند بەدەستە ژاریەوە ناڵاندی بەڵام ڕۆژێک لە ڕۆژان سەری نەوینێک بۆشت بۆ هیچ شتێک لەندنەوە کاکە شوێنەجان بەخێر بێت. زۆر سپاس کاکە شوێنەجان شێوازی بەرنامەکەی ئێمە وەکو ئاشکرایە ئێمەمانەیە جوانەکانی شاری سلێمانی بە بیسەران سەرجەم ئەو جێگانە بڵێن
كاكي خوك لسه هنغبو كبناء على شو بداعي وداعي شو وراني كينو شقوا الياباني وكتير السور داعي ما يجنجا كان عمشي كان كله كاكا احنا شمال من أكسي ونزلش وانا كان بتايبتي لما قويين ليس أنا أو ناس يعني ككري عن أبو باين أنا كردين ومن الشيء قبوم لو بانك أنا كأشوم لقينا أنا مصطفى بابا جورا بو زور كزون لطيف بو حمي حسين بو زور كسر أو بني شبتي حسن زيرك حسن زيرك هاتو تسليماني هاتو تماري أما ديو ما حسن زيرك بياوشي دم خوش بو بياوشي خوش بو لازمني أوش عمل لتاراني شهدين لتاراني صالي يعني بلا بتشوانوا كنجاو بلا درجة أما حسن زيرك مدير لقال نستافي ما مستقبل محمد أبو بشي كردي رادي بشي كردي بو رشي كأملا فيهن مثل سنابو أو وقتا برنامج متاركة تقديمه كرت أو رابرينا حسن زيرك مديك حسن زيرك زور شاشي بتوانا وخوش يا بداخل من جاي كأمدو من المدات أمر هيشان نبو ده والله من قبل حسن زيرك صدفة بهني ولا كان يأشياء أحمد شمال الفقيرة لتنيش حمامي سورته وانا كان فيها أبو جيجا لتونشيتي كيف بباقا جو تشبيهنا بكاو جو أمشاني وهروها بوبجيجاني بلان بكا وحتاكم مردين سرشوار من جروها هنرمند كاك فريدو زور سباسانا قريش كبلام لنا وهلا ديارة كان أمانة بوكا أو روجان دروس كردوا جارة أيضا دوري ما مستوى سيبان كهنرمندي شوفران قدمي تازه بيشتو جناب باسكن اگر تبارد ابراهيم احمد باسشي زيادته كل جنابك لنزيكو اگادادي بجوري كا كومالا كتخصص خرماني او شانش كلا رابورت كدا هاتبو زيادة او كاتا ابراهيم احمد بچينا ام برنامج دس وشيل همولا كم اساس بو صافي برنامجك وكيف مساء ابراهيم احمد جناب كعجزاء دولا يعني هرجاري براسي من كان لاني وكسرتام كشيداء عشق دنجي ام هنر من زياتر ما بس لاني ادبي الاخوان معايا هلا من عليمه كسرتام سليقه وبهري كاويه لوحدك يقول لك ودوي سرتايب وما مصاحب يسان اي غوراني بله من غوراني حساسيتك ما مصاحب يامو ايونا دو غوراني كم بله غوراني براسي من لناخ معايا يعني بعساني تعبيرنا كيو اگر مسئله هناك بيدينا بجورناك كشخ دار جامع براسي في جناب بهري شعري تابع بتواني ماوي جو بهري قصة جوانا كلا سرتاوا بخاطر بلام تاخترنا ليش العلامة ترى نشان جوري كان جاني ما مسابقة محمد ويك خوشويز بو ايما كيمشي لشاني كردي بسدستي أو كوتا هناك تريد وهروها زور سباسي هدو بلان بربو لشعري كرديا وبكون قرانبي بس كاكشف كرديا سري بردقورك وتعزك النوا سري بردقورك لأدبي بخشانا ما مستبرأي محمد وهردو كيشان تقريبا زمان كابول يعني بلان ديارة تقل لك كرتشيرو خكاني تقل لك ورجيراني لأدبي ميقانا وبلي مسألة رومان نوسين ويش هلا
با بڵێن نیشانە هەرە دیارەکانی طبعاەکەشە باسکرا کە بۆ یەکەم جار ڕۆمانیژانی بەتەنها بریتی نییە لە جێڕانەوەی ڕووداوەژانی گەل بریتیە لە بەشێک لە مێژووی کورد و هەروەها لە ڕێکەوتێک کەیەکێک ئەباتە شوێنێکی تر لە ژیانە ینی جوامێت بە ڕێکەوێتە دەرەوانێ مامان بۆ ژنەکەی دێنێکم ناڕێبێ بەڵام ئەکەوێتە ناو ئەو ڕووداوە کە دوایی ئەو ڕۆمانە گەورەی لێ دروستەبێت پیاوەڕای محەممەد یعنی ئەڵێن شاعر ڕۆژنامەوان بەخشانووس چیرۆگنووس ڕۆمانووس وەلعین وەختە قانونی یعنی ئەمانە هەمووی بەیەکەوە لە ئەو پیاوەدا مامەسە شەرکۆ ئایا بە سەرقافڵەی بەرەنگاریدا ئەندرێت لەو سەردەمەی خۆیدا بێژگەر لە پیاوە ناودارەکانی بابان کە فەرمانڕەوایەتی میرنشینەکانی گەلێک جوامێری تر لە زانە و ڕووناکبیر و خەباتێر شاری سلێمانیدا هەڵبەرەنگاریەوە لێرەدا هەندێک لەو ناودارانە دەخینەوە ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە یەکەم شێخ معرفی نۆدەی کوڕی سەید لە سەقای کوڕی سەید ئەحمەدە شێخ معرف لە گوندی نۆدەی سەرباقەت لە شارباجێر ساڵی 1953 زەینی لەدەی وەڵ مامۆستا شێخ محەممەدی خاڵ ئەفەرمێت شێخ معرف لە نۆدەی لەدایک بووە خەڵکی سلێمانیان نەسەبی بەرزەنجی و بە مەسەب شافعی لە خێزانێکی ئاینی و زانست پەروەردا لەدایک بووە باوکی بردوویەتە قەلات چوارلان لە قوتابخانەی غەزاڵی پێی خوێندن مامۆستا شێخۆ ئەو سەردەما تا چەند گۆڤاری گەلای ژوژی و یعنی ئەو سەردەمەی ئەو سادەوری تەسیریشی تایبەتی خۆی من بۆیە نەمویستی تا باسیەوانم کەم لە ڕاپۆرتەکە باس کرا مدەرسی مزگەوتی گەورە لەسەر دەستی ئەودا گەلێک زانە و ئەدیبی گەورە پێگەشتوون وەک مفتی زەهاوی و شێخ حەسەنی قازی یعنی هەروەکو لە ڕاپۆرتەکە شێخ حەسەن بۆ یەکەم جار بە بەخشانی کوردی قەسیدەی بۆردیەی دانەوە کردووە کە ئەمڕۆ لە ڕاپۆرتەکە بوو شێخ معرف بۆ یەکەم جار فەرهەنگی کوردی عەرەبی بە شێعرێک خستووە کە فەرهەنگی حەمدی دووەم حاجی ئەحمەدی شێخ کوڕی شێخ معرفی نۆدەیی و باپیری گەوری شێخی محمودی حەفیدە لە سلێمانی لەدایک بووە و لای باوکی خوێندوویەتی تابوتە زانایەکی مەزن لە جێگای باوکی دەستی کردووە بە دەرسوچنەوە و کتێبدانە وەک مامۆستا شێخ محەممەدی خاڵ دەڵێت هەندێک لە کتێبەکانی لە بەغدا چاپکراون و هەندێکی تریش لە نەجەف کەپڕە لەو شێ عەرەبی و تورکی و ئەمانە هەر زمانێک لەم زمانە سلێمانی لە تەمەنی و 8 ساڵیدا مردووە و تاقڕێکی هەبووە بە ناوی محەممەد بەڵام بەڕاستی سێیەم مەولانە خالدی نەقشبەندی زمانی کوردی کوڕی ئەحمەدی کوڕی حسەین و لە تیرەی جافە میکایلی محموود ڕەفیقەکانی لە قەرەداغ لەدایک بووە لای گەورە زاناکانی ئەو سای کوردستان خوێندوویەتی و پلەیەکی چاکی لە هەردوو زانستی حکمەت و کەلامدا بەدەستهێناوە بلیمەتی سەردەمی خۆی